سڵاوتان لێبێ بەڕێزان جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەمووتان پیرۆز بێ ئینشاءڵڵا ئەم جەژنە هەموو تاعات و نوێژ و ڕۆژەکانتان کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کردوتانە ئەو تەوبانەی کە کردومانە خوای گەورە لێمان وەربگرێ و بە گەورەی خۆی ئەم جەژنە بکاتە جەژنی لێخۆشبوونی هەمومان دەمێ بەنامەیەم جارە لەسەر جەژن و پیرۆزباییکردنی جەژن و ئەو حاڵەتە ناباوانی کە لە جژنا هەیە لەگەڵ بەشێک لەگەڵ هاوڵاتیانە قسە بکەم ئێوەش بینەری بەنامەکەم ئەم جەژنە پیرۆزبایی لە کێیەکەی جەژنە پیرۆزە لە کێیەکەی بەتەمای چۆن جەژنەکەت بکەی پیرۆزبایی لە قۆمەکەم بۆ ئەی لە خەڵکی دیکە لە مسلمانان لە هەموو مسلمانانی دنیا لە تۆش پیرۆز بێ لە ئێستاوە حاڵەتێکمان هەیە جەژنان نەبینین هەندێک کەس کە کەسێکی خۆشەویستی لێ مردووە لە جەژنان ئەمە لە کوردەواریە بەداخەوە جەژنان تەعزیەکە تازەکەنەوە ئەم دیاردەیە بۆچی لای خۆمان ئێستەی شەرماوە و لای من ئەوانە زۆر خراپە خراپە باشە لە چ ڕوویەکەوە هەست بە خراپی کەمەری دەربێت دوایەوەیتر بووە هەم نۆ جەژنە و شۆمە ئەمە دروست نییە لە ڕووی ئیسلامیشەوە دروست نییە ناوەڵات نییە جگە لەوەی جەژنەکە لە ماڵ و مناڵی شتێکە تایەفەیە مەمانە نەبوو نەبووە شکر ناوەڵە الحەمدولله دیاردەیەکی تر ئەبینین زۆرجار لە جەژنانە دەست لە مناڵ بەرە درێ ترەقە تەخێنن خەڵک بێزارەکەن چیت هەیە بۆ دایکان و باوکان کە ئاگاداری مناڵەکانی یاڵەمەوە شتێکی خراپە و دایک و باوکانەوە نێڵن مناڵەکانەوە تەخێن شتێکی خراپە بەلای چۆن کۆنتترۆڵ ئێم حاڵەتە بکرێت کە خەڵک بێزار کۆنتترۆڵ ناکرێ تایسە کۆنتترۆڵ نەکراوە هیچ حالیشی نییە حەلیژی لەوە ناچێت بێگەراوە بێ دایک و باو ئاگاداری مناڵەکەی بێ شاری ناگە داوەڵا بەلای منە لەوە ناچە حالی وێ من جاران بیرمە جەناب تەمەنێک تەیە باشتر لە منە بیرمە لە جەژنانە خەڵک گەورەکان هەوڵیانەدا و کەسانی عاجز بوون لە یەکتری بە زۆریش لە جەژنە ئاشیانەکردنەوە دەستیانەکردە ملی یەکتری ئەمە جاران هەبوو بەس ئێستا بۆ خەڵک خەمی ئەمە ناخوا خەڵک بۆ جاران خەمی ئەوەیە خوان ئیسە خەڵک هەرینی کەم بۆ تۆ ڕەحمێتی ئەوەتانێ ئەینا خۆی لە هەچ کاتێکا بێت و هەر ئاشتیکەی تۆ لە بەرخوا بێ ئەوەی جەژن بێ و جەژن نەبێ بەد لە جەژن نایتەوە باشتر جاران لە جەژنە ئەویان ئیتر هێڵی سوور و دوو کەس دەنگیان بەیەکەوە بەڵاوە لە لادێ وابوو لە شاری نازان بۆشە خۆم خەڵکی لادێ جەژنە پیرۆز سپاس دەکەم کاکە سازم بێ بیاخ مامۆستا سەلام عەلەیکوم باشی حواڵت جەژنە پیرۆزە مامۆستا سەلامەت بێ خۆلە خۆشی سپاس ئەم جەژنە پیرۆزە لە کێیەکەی لەگەڵ کیا جەژنەکەت بەسەر وەڵی جەژنە پیرۆزە بۆی لە هەموو ئیسلام لە هەموو ئیسلام لە بسڵمانان لە کەس و کار و لە خزم و لە خەڵکی عێراقمە ئەگەر بیرت بێ جاران گەورەکان زۆر خەمیێوانە خوارەگەر دوو کەس دڵیان لێکرد عاجز بوو بێ لە جەژنا بە زۆر ئاشتیانەکردنەوە ئەین زۆر خەمی ئەمەیان بوو ئەم دیاردەیەت بیرە کە جاران ئاوایان کردبێت ئێستا بۆ نەماوە بۆ خەمی ئەوە ناخورێ و کەسانی کە دڵیان لێک ئاشتیان بکەنەوە دەست بکەنە ملی یەکتری وەڵی ئەوە گەڕێتەوە بۆ زۆری کێشەی عایلەوی و کۆمەڵایەتی و ڕەحم و بەزەی کەم بووێتەوە و کۆمەڵایەتی کەم بووێتەوە تەماح زیاد بووە و ئەم دیاردانە ئەوەیە کارەکەی ئەوەیە تەماح زیاد بووە ئێستا زیاد بووە خەڵکی هەموو دنیا بۆ بە دەیەکی بچکۆلە چی دەیە بۆ حاڵەتی کە تازەکردنەوەی تەعزیە لە هەندێک شوێنە بینین کەسێکی خۆشەویستی مردۆ بەڵام لە جەژنا یەکەم جەژنی تازیەکە تازە کاتەوە یان جۆرە لە جۆرەکان خۆیان عاجزەکەن خۆیان ناڕەحەتەکەن وڵی خۆی کە ئینسان مرد یەک جارێتر لە دایکە بە یەک جارە مریت و دینی ئیسلامیش لەگەڵ تازەکردنەوە نییە و ڕێگە پێنەدراوە ڕێگە پێنەداوە شتێکی عەشایری و کەلتووە لە خەڵک خوی پێوە کردو ئیش ئەسڵ ئەساسێکی نییە ئەو ناشیرینشە تایبەتی جەژنەکە لە خۆی و ماڵ مناڵەکەی شتێکەدا مناڵ بە تایبەتی کە دڵی زۆر بە جەژن دوعایەکی خێری بۆ بە زۆر لەوە باشترە کەرەکە باشترین شتە بۆ وەڵاوە تازەکردنەوەی تازیە خۆ هەموو کەسە بێ بمرێ ڕێگەی هەموویەتی تر تازەکردنەوە چییە مە هەر لە خۆ خەڵک کوێتی بە خۆی نانە لە دینا هەیە لە ئیسلامی شاهێشت پیرۆزبایی لە سەرجە مسلمانانەکەم لە خانەوە دوعای لێی خۆمان مامۆستا دیاردەیەک هەیە لە هەندێک شوێنەی بینین ئەو ماڵانەی کە کەسێکی خۆشەویستیان لێ ڕۆیشتووە لە جەژنەکانە تازیەکە تازەکەنەوە چیت هەیە بۆم دیار بێت چی بکەن باشە وەڵاهی ئێمە ئەبێت لە ڕێی
ئەو بەرنامەی کە خۆی گەورە بۆی داناوین لا نەبێت ئیسلامی پیرۆز ڕێوشوێنەکانی بەڕاستی هەمووی ڕوون کردوێتەوە ئیترەوە گەشتۆ سەر تێگەشتنی خەڵکەکە خۆی ئەجینا بەڕاستی گوناحە ینی تۆ یەکەم ڕۆژ ماڵ ناڵ چاوەڕێەوە لێەکەن خەندێ خۆشیە خەیتە سەر لێیان تۆ هەربیانی نەچێشتێنە نانشتێ ساز نەکەی بۆ ماڵ مناڵ بچی بۆ سەر قەبران بەگریان ئەمە بەڕاستی ئەمە لە عورف و عادەتی ئیسلامە نی بە تایبەتی لە مناڵیش مناڵ زۆر دڵی بە جەژن خۆشە ئەو جەژنەی لێ تێگەشت زۆر خۆشە ینی بەڕاستی ناوێ بەو شێوەیە ئەوە خەڵکێکمانەیە وا بیرەکاتەوە وڵێ کامە ڕۆیۆ باو باپیرێمە بۆ کوێ چۆ خۆ دنیا کاول نابێ منە کە مرۆمیتە مناڵەکانم بۆچی دوایی بە زەلیلی و هەر بێن بۆ سەقەبران و بگرین و سایان باسیێوەکان ڕەنگە بۆ مردۆگە شەر باش نەبێ ئەو تازێ تازە گوناحە هیچ دروست نییە بەڕاستی بەو شێوەیە داواکارم دا خەڵکی ئەو عرفۆ تێک دەن بەڕاستی بێنەوە سەر ڕێگە ڕاست مامۆستا شتێکی دیکە لە کوردەواری خۆمان جاران زۆر هەبوو ئێستا بەداخەوە کەمێک کاڵ بۆتەوە کە جەژنە هات گەورەکان هەمیشە هەوڵیانەدا ئەوانەی کە دەنگیان بە یەکۆنی ئەگەر بە زۆریش بۆ ئاشتیان بکەرەوە بەش زۆریش بۆ دەست بکەنە ملی یەکتریان یعنی ئەوە لە جژنانە زۆرەمان بینی بەس ئێستا ئەم حاڵەتە کەم بۆتەوە کەمتر خەم لەو بابەتە خوری وڵی ئەوە بابەتێکە بەڕاستی زۆر زەرورە کە بۆ هەرچەند ڕوونیش کراوەوە بەخوا حجە لەسەر ئاهلی چۆنەڵی مامۆستایانی مزگەوت نەماوە بەڕاستی چونکە هەموو شتێ ڕوون کراوەوە بەڕاستی لە سێ ڕۆژ زیاتر بۆ نییە ینی بە تۆ لەگەڵێکی دەنگ دابڕی جاوەرە ئەوەی کە بە ساڵ و بە چەند وەخت قسە لەگەڵ یەکتری ناگەن کەسی نزیکیەکیشن بەداخەوە برا ئەوە دیاردەیەکە ئەوە زۆر خراپ ئەوە بەڕاستی بیرکردنەوەیکی خراپە بیرکردنەوەیکی زۆر زۆر نازانی چۆن باسیگەیت چۆن ئینسان دڵی بێ وڵام باوەڕ بێ لەم سەرزەویان من نییە قسەی لەگەڵ نابێ ینی چۆن نەبێ دەستنت پیرۆز بێ و تاعات و نوێژ و ڕۆژێت ئیشەڵڵا هەمووی بە باشی و بە جوانی قبول بوو لە ئێوەش و لە هەموو بسمانەوە جان لە منیش پیرۆز بێ کاکە شێخ ئەگەر بیرت بێ جاران گەورەکان زۆر خەمیێوانە خوار ئەگەر دوو کەس لە جەژنا ینی پێشتر عازز بوو بن لە جەژنە ئاشتیانەکردنەوە دەستیانەکردنە ملی یەکتری ئەنو ئەمە جەژنە ئیتر هێڵی سوور بوو نابێ ئەم دوو کەسەوە بن ئەم حاڵەتە ئێستا نەماوە ینی چی دێ بۆم ئەم حاڵەتە ئێستا تموع زۆر بووە لە ئیستا ئەو ساخەڵ ناخی پاک بوو کە پیاوێکی پیل لە تەمەنا بووە لە دیەکە لە شارێکا بهاتە دوو کەس عازی بوو ئاشی ئەکرێتە هیچ شتێ لە دڵیانە نەما تەڕێ قسەی بکردایتر بەگویانە کرد ئێستا بەهۆی ڕەوڕەوەی ژیانەوە ژیان بۆ بە ڕەوڕەوە نەبوو بۆیە کە تۆ بژیت تر بۆ بە پێشبڕکێ ژیان ڕاکردن هەتاوەرە من و تۆ خڵبی ئاشیشمان کاتەوە ناخمان هەر شتیتیا ئەمێنە معنایە هەل لە خۆیان دانامەزرێت بەداخەوە حاڵەتە جوانانە جاران هەبوو کە دەستیانەکردە ملیەکتریە و دوو کەسە ئەوە نە تامەزرویەک مونیترە بوونە دوو کەسی خۆشەویستی بەلا بەتاکی دڵنیا ڕەنە هەر ژن خوازیشیان کردا لەگەڵ یەکە خزمەتیەکان زۆر زۆر نزیکە بۆ شەوانە ئەچون سەردانی یەکتریان نەکرد زیاتر بەستەوانیە ئیسا ئەو دانیشتوە لە پشت سەنگەری لێگرێ حەتەکە ببینە ڕۆژە ژوان و بە زەلیلی ببینێ ضرورە ئیتر خۆ ئەوشانە زیینوو بکەینەوە چون هەم شەرعی ئیسلام پێی خۆشە هەم بۆ خۆشمان باشترە ئەو کەسانی چواردە و کەسوکاری خۆمان دڵنیا بەوایە باشە کاکە شێخ جگەلەوە ئەبینین حاڵەتێک تازەکردنەوەی تازەیە کەسێکی خۆشەویستمان نەمرێ هەندێک کەس ئەبینین تازەکە تازە کاتۆ لە یەکەم ڕۆژی جەژن ئەم حاڵەتە چی دەیە وەڵای من لای من بە شتێکی چاچی نازانم بە زۆک و کۆڕۆ کۆمەڵایەتەکەی تۆ کەسەکەی لە مردووە تۆزێ هەر خزم و کەس و کار و دۆسە کە ئەچێ بەلایەنەوەکو دڵخۆشێ پیان خۆشە و ڕەنگە خەم و خەفەتەکان تۆزێ بڕێتەوە و باشتر بێ بۆ ئەوانە جنەکو ڕووە دینەکەی نەفەرزە و نەسونەت تا چەند گرنگە خاوەن تازەکە خۆی ئەو جەژنە لە ماڵ و مناڵەکەی بە تایبەت لە مناڵ تێگی خاتەوە من خەنەعەتمایە حەقە دووری خاتەوە بەو شوێداینە هەر کەسێک هاوڵایخوا بە تێر و تەسەلی بە خێراتنی کا بڵێ بەخێر مەسەر چاوم ئەم بە زۆک و نۆجەژنە نەهات بێتن وێرە من سپاسدانەکەم یاخوا بەخێر مەسەر چاوم جاران کە دوو کەس عاجز بوو بن دوو پیاوێک و جەنابەت ئەچوون ئەم دوانیان هێنا لە جەژنیان و جەژنە دەستیانەکردە ملی یەکتریانەوە بێ ئاشت بنەوە ئەگەر بیرت بێم حاڵەتە جاران زۆر هەبوو بەس ئێستا زۆر بەکەمی ئەبینین گەورەکان خەمی ئەوانە بخۆن کە لە یەکتری عاجز بوو بن ئەم حاڵەتە بۆ جاران هەبوو ئێستا هەمیشە ئینسانی گەورە هەمیشە لێبوردن بووە کەسەی لێبوردەیە دڵی گەورە بوو بێ لێبوردە بێ مانای گەورەیانی لێبوردە وای گەورە کە دەسەڵاتدار و گەورەی هەمومانە ئەو لە هەمووی لێبوردەتر بە تاکید ئێمە عەبدی خوانین وەگەر هەبێ هەمومان لێبوردە بین بە لێبوردەی گەورەترە بێ بە تاکید هەر کەس ڕێز لە خۆی بگرێ ڕێزە مقابلەکەی ئەگرێ تۆ جانە چیسان
خوا چەنە بەخشندێ ئینسان بەقی خۆی پێ ناکرێت بەڵام قەچێکە بە ئینسان لێبوردە بێت وەکو مامۆساکانی جانی مامۆسایانی ئاینی باسییان کردو و کەسەی کە لێبوردەیە لای خی گەورەش پلەپایەکی زۆر گەورەتر لەوانی بەتاچید گەورەترا بەتاچید لە جەژنانە ئەبینین هەندێ ماڵێ تازێ تازەکەنەوە ئەمە لە کوردەواری هەمی و ئێستش جارجارێ بینین ئەم حاڵەتە چی دەیە بۆی تا چەند باشترێ واز لەم جۆرانە بین بۆی جەژنەکە لە ماڵ و مناڵەکەش تێکدا بەتاچید خۆی تازەکردنەوەی ئەو حاڵەتە ئێش و ئازارێکە بۆ ئەو کەسی کە مردوەکەی دەیان برێت ینی تۆ تازە نابێتەوە چۆن ئینسان کە چووی تۆ چوی سەرخۆشی دەیەکەیت بەڵام لە برەیە کە بچی دوو قسەی خۆش بکەی یا دڵخۆشی بکەی بە شتێکی تر لەوە باشتر کە بچی بڵێ لا ئەمڕۆ ساڵ ڕۆژی یا جانۆ جەژنەی یا فڵانی یا فیساری ئەمە یا چلەی فڵان مردووە ئەمە ئەسڵ چوونە سەر قەبرانیش من بە قەنەعاتی خۆم چوونە سەر قەبرانی لە جەژنە وەکو خی گەورەکە فەرمێکە مامۆسایان باسییان کرد خی گەورە فەرمێکە چوونی جایز نییە تۆ بچۆ لە دوای مەڕاستیان کە بچۆ خۆ نەیان تەمە چۆ بۆ سەر قەبرە بەڵام تۆ لەو دەقاکە تۆ زامەکە زیاتر بکرێنیتەوە مەچۆ تۆم جەژنە پیرۆزبایی لە کێەکەی چیت هەیە بۆم تەواوی لە تەواوی مسلمانانی جیهانەکەم لە خزم و کەسوکارم لە جۆی بەڕێز لە کەناڵی ئەوەی بەڕێز لە خۆشم میشاڵا کە پیرۆز بێ داواکارم لەخوا خۆی گەورە عقیبەتی هەمومان خێرکە نوێژ و ڕۆژوو و عیبادەت و تەعات و تەقاعدمان لە قبولکە ئینشاءالله خۆی لێ ماوەرگرێ بە هەموو کەم و کورتەکان ئینشاءالله بە هەموو کەم و کورتەکان ومێدەوارین کە ئینشاءالله لێ ماوەر بگرێ دیاردێکمانەیە لە جەژنا هەندێک کەس کە خۆشەویستێکی لێ مردووە تازێ تازاکەنەوە چی دێ بۆم حاڵەتە تا چەند گرنگە واز لەم حاڵەتانە بینین چونکە دروستیش نییە لە ڕووی شتێکی زۆر خراپ و زۆر باش نییان چوە تۆ تازە زیونەکەیەوە شتێکی زۆر خراپەوە لەو ماڵ و مناڵیش تێگەشێ ئەبێتەوە بە تازیە دووبارە هیچ کەس سەردانەکەن بۆ جەژنە پیرۆزەوانی جۆرە لە جۆرەکان ناڕەحەتە بن بەتاکی ناڕەحەتە وایە ڕاست جاران کە جەژنە هاتە پێشەوە گەورەکان خەمی ئەویان بۆ گەردوو کەس عاجز بوو من لە یەکتری بە زۆر ئاشتیانەکردنەوە دەستیانەکردنە ملی یەکتری ئەم دیاردە جوانانە هەبوون لە کوردەوارێ بەزێستا کەس بووە چی دەیە بۆم حاڵەتە کە گەورەکان خەمی ئەوانە بخۆن با ئەو شتە جوانانە هەر بێن هیوادارم ینی گەورەکانمان پێشێنەکانمە کایسە بڵین کە ئێمە گەورەترن و تەمەێکیان هەیە ینی هەوڵ بن ئەو شانە چارسەرگەن کەزانێت دوو کەس لە بنەمەڵەکانە لە خێزانەکانە کێشێکی هەیە بچن بەدەمیەوە چارسەریگەن بۆش ئەمکەنە ملی یەکتری بەتاکی دوای ڕاستی شنەتینەکەش ماوەمە پێ فەرمەکە بوو کە ڕێز یەکتری بگرین کە بتوانین یەکتی ئاشکەنەوە ئەوەیشی کە لێبوردەیە هەمیشە لای خی گەورە پاداشی گەورەترایەوە پاداشی زیاتر و چاکتر لای خەڵکی خۆشمان کەسانی لێبوردە بە چاوێکی بەڕێزەوە سەیر بەتاکی دوای ڕاست بۆ تا پرسیارم ئەبینین لە جەژنانە زۆر جار مناڵان بە تراخە و بە بابڵێ هەندە جۆر تەقەمەنی خەڵکی زاجەکە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگداری مناڵەکانیان بن بۆن حاڵەتە هەم پارێزراوی مناڵەکە هەم گەڕەکیژە بێزانە وایە بەتاکی سێم خۆ مناڵم هەیە چەند داوایەکە بۆی ناکڕم لەبەرەوەی کە ئەزام کە خەڵکی زاجە بێ دراوسەکانی زاجە بن هەم بۆ خۆی خراپە لەوانێت تووشی حادسێکی ناخۆش ما بینیوە لەو زۆر شێ باڵێ خۆستا چەند هەشتمان بینەوە شتیش بووە لە هیوادارم دایکەکانی باوکان کە ئەو شتە نەکەن ینی ڕێگەیان لێ بکەن یان پاریان نەدەێت بچن خەرجیگەن بێن بۆ شتانە ئەوە شتێکی کەی بۆ بکڕن بۆی مناڵەکەەوە یەکێ لە جوانەکانی جەژن بۆ ئێمە ئەوەیە کە بتوانین مڕعاتی دڵی یەکتری بکەین جا زەرورە دایکان و باوکان لە جەژنا کە مناڵان پاریان پێدرێت و دڵیان خۆشەکرێ ئەو مناڵانە ئاگاداری بن چاودێری بکەن کە هەندێک جۆر تەقەمەنی هەیە دایانکردن یانیان ئاگاداری ئەوە بن لەگەڵ چ ڕەفیقێکیان ناگەڕێن بۆ ئەوی ئەو تەخەمینانە بەکار نێنن هەم بۆ سەلامەتی خودی منداڵەکەی و سەلامەتی ئەو گەڕک و ئەو چوار بابلین شوێنەی کە ئەوانی تێدایە لەبەرەوەی ئەو تەقینەوانە جۆرە لە بێزارکردنی خەڵک ستایە بەداخەوە زۆر حاڵەتشمان بینیوە مناڵەوە خەڵکی دیکەش بەهۆیەوە تووشی برینداربوون بوون ئێمە بەردەوامە بین بەڵامەچێنی لای ناوبڕێکەوە گەڕێنەوە لاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لەسەر جەژن و خۆشیەکانی جەژن و ئەو حاڵەتانی کە ناباون لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم زانم ئەم جەژنە دایانوێت چۆن بەڕێی بکەن و تا چەند گرنگە هەندی حاڵەتی ناباو هەیە بە تایبەتی نۆجەژنە و تازەکردنەوەی تازێ و عاجزبوونی ئەو کەسانی کە لە یەکتر عاجزبوون کە بتوانین ئاشتیان بکەینەوە لەسەرم بابەتانە قسەم بۆ بکەن ئەوەش لەگەڵمانە
چیت هەیە بۆم جەژنە وڵی بەس خۆشی بۆ مسلمانان انشاءالله جەژنی خۆت و خانەوادت پیرۆز لە ئێوەش پیرۆز بێ زۆر سپاس سپاس حاڵەتێکمانەیە لە کوردەواریە جاران زۆر زەق بوو ئێستا بەداخەوە کاڵ بۆتەوە گەورەکان هەمیشە لە جەژنا کە دوو کەس عاجز بوو یان و هێڵی سوورە بێ ئاشت بنەوە بە زۆر دەستیانەکردە ملی یەکتری یاچوونێکییانە بەر بۆ لای کەسێک بەڵام ئێستا من کاڵ بۆتەوە ینی هۆکار چی ئێستا گەورەکان خەمی و حاڵەتانە هەموو یەکەوێت دەسەم مەم هێڵی ئەتەرنێتۆم شتانەکە ئێسام سوسیال میدیا بڵاو بۆتەوە ئیتر کەس ئاگەی لە کەس نەماوە سای موبایل و ئیتر هەموو شۆ نەماوە ڕحمی کەم کردوتەوە زۆریش کەم بۆتەوە ئێستا خەڵگە تەلفۆنێکە کەوتاوە هیچ وەلایکی ناچێت کاک تاسیریەوە تەجروبە خۆمان بۆمان دەرکەوتەوە کە هیچی نابێتەوەی کە بڕێ بەلای کەسەکە دانیشی لەگەڵ ناتەوانە ئیتەرەگە تۆگە لە لای دانیشی دڵت زیاتر ئەکرێتەوە محبەت زیاتر بە لایەکترە جوڵەیە بەڵاسا تۆ ساچی بۆ میوانی تۆ دیقەت لە ماڵەکە دانیشی تەماشا خاوەن ماڵیان تەماشای تەلەڤیزیۆن نەکایە موبایلەکەی بێ هەتە بەسای ئەوە جوانانەمان نەما کە جاران خاڕحمکەی شڵا چاکە هەوڵ بدەین زیندوی بکەین ینی کەسانی بەڕێزی وەکو ئێوە یان هاوتەمەنانی ئێوە خەمی و حاڵاتانە ئینشاءالله جگە لەوە دەبینین لە هەندێک ماڵ جەژنان تازێ تازەکرێتەوە کەسێکی خۆشەویستی مردووە یەکەم جەژنێتی کە ئەوی لە دەستداوێت تازەکردنەوەی تازێ هەیە ئەم حاڵەتە تاچەند گرنگە وازی لێبێنی لە بەرەوەی لە ڕووی دینی شۆ دروست نیە خەڵکەکە وەکو عشایەریەک فێر وەگەنە خۆی لە ڕووی شەڕەوە دروست نییە نەک تازەکردنەوە هەر دروست نیە تۆ بچی تازەشی بڵین باسیشگە لەگە بە یان سەر قەبرانە چەند خەڵکەوەی ئەگەر لە ڕووی عشایەریەوە خەڵگووە ڕاتێ ساچێکی پێڵ لە بابا پیر کردێتی قەیچێکە خۆی ئەگەر لە ڕووی شەڕەوە بێت دروست نییەوە کاک جگەلەوەی کە جەژنەکە لە خۆی ماڵ منداڵەکەشی تێکەدا کە جەژن بۆ خۆشی هەروایە ساتۆ ئەو ماڵی کە مردۆگەشیە هەم وەزعی لێ تێکەچێکە دیقەت بێ ساچێکە ئەوەی کە تازەیە کە خەڵک بۆ شێو ئەوە نیە میوانداریە بێت خۆشی ئاگەی لە خۆی نییە وەزانی جەژنەکەی لێ تێگەچێ و وەکو وەک کوشینەکەی تازە بێتەوە وایەکە باشە کۆتا پرسیارم تا چەند گرنگە دایکان و باوکان لە جەژنان ئاگاداری مناڵەکانیان بن بۆی کە بە تەقەمەنی و بە هەندێشتی خراپ خەڵک بێزار نەکەن و سەلامەتی مناڵەکەی خۆشیان بپارێزن بەوەی کە نزیک نەبێتەوە لە شتان نەک لە جەژنان شکاکە ئێستاگە تۆ دیقەت بێ لە ڕووی مناڵ لە ڕووی نوێژی تەرایحشەوە دایک باوکێکی هەری هەمالە خۆشە نییە لە جەژنە ئاگای لێ بێت ئەگنە ئێسامە لە مزگەوت تەرایحەکەین باوەڕکە مناڵ لێت ئیزعاج دەکەن نوێژەکە لێ تێکە دایک باوکیش ماڵە خۆی دانیشت نایە بەلای مزگەوتەکە لە پاڵ باوکەکە خۆیان بێ بۆی ئاگاداری لای خۆی تۆ گەر مناڵێک یە بۆ مزگەوت ئەگەر خۆت یەی بێن لەگەڵ خۆتە داین ئەگەر خۆت ناییت با مناڵەکەش نەیات چکە خەڵکی ئیزعاجەکە چکە مناڵە فامی وایە وەکو گەورەکە تەسەڕف ناکە لە مزگەوتەکەیە یعنی ئەبێ ئاگای لێ بێت تۆ ئەچێتە کۆڵان خەڵکی ئیزعاجەکە دراوسەی ئیزعاجەکە زۆر زەرورە دایک باوک ئاگای لە مناڵ بێ کە نەهێڵێت بە شوێ بچێتە دەرەوە کە خۆی سەربەرشتێکی لێ دەست بە فریای نەکەوێت جەژنت پیرۆز بێت شەڵام جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ خۆت و خانەوادە و گەڕێکی ئینشاءالله بۆ هەموو لایەک پێ خۆشحاڵی زۆر سپاس لە جەژنانە جارانەمان بینی گەورەکان پیاوە بەڕێزەکان ئەچوون ئەو کەسانی عاجز بوون لە یەکتری دەستیانەکردن ملی یەکتری یانە چوونێکی کیانە بر بۆ ماڵێکی کیانیان و دەبێ ئاژ بوونەوە جەژنە و هێڵی سوورە نابێت بەبێ ئەوە بڕۆن بەڵام ئێستا بۆ ئەم شتەکەم بۆتەوە بۆ زۆر بە کزیی بینی گەورەکان خەمی ئەم حاڵەتە بەرەی خەڵکەکەیان مەشغوڵ کردو بە سیاست مەشغوڵیان کردو بە کاری ترەوە خەڵکەکان جاران دینەکەی بەقوەتر بوو خەڵکەکە ڕێزی زیاتر تیا بوو ئیسمان بەهێزی بوو جارانمان بەهێزی بوو ئیسا خەڵکەکە خوێنن نەماوە سەقافەت نەوە کە تۆ خوێنن نەبوو مەکتەب و خەڵکەکە علمینی نەبوو درکی بەشتەکان تیش کەمە بێتەوە شتە جوانانەی لەبیرێت هەمووی لەبیرەچێتەوە چەندێک تۆ علم نەمێنێ مەکتەب داخرێشت نەمێنێ خەڵک دواکەی وەنی تە دواکەوێت باشە جگەلەوە دەبینین هەندێک ماڵمان هەیە کە لە جەژنا خۆشەویستێکی پێشووتر لە دەستداوە لە یەکەم جەژنا تازێ تازەکاتەوە پێوتری نۆجەژنا ئەم حاڵەتە تا چەند گرنگە وازی لێبێنی لەبەروی دروستیش نییە لە ڕووی دینەوە لە دینە نۆجەژنە نەماوە ئەگەر بە پێی دین بێ بەس نییە ئەگەر بشیت ئەبێ و جەژم چی نابێ بچی تازەیکەیتەوە چکە ئەو شتانە کەسەکە مردووە خۆ دەسەڵاتی کەسیتیان نییە تێگەی ئەگەر دەتوانانی لە جێ خۆ فاتیحای جوڵ بن هیچ شتی پێویست ئاکی خێری بۆ بکەش سەدقاتی ئەوەیە پێویست ناکە ئەوە چونکە تۆ گەرەی بڕۆ جەژنی بۆکو جەژم چۆکۆ ڕێزە وەکو قینەکە نەگوەکو بچی تا جەژن تازەکەی لێ ڕەحم بڕۆی نەخێ پێویست ناکە هیچ بەلای جگەلەوەی کە لە جەژن بە تایبەتی مناڵ کە زۆر دڵی بە جەژن خۆشە ئەم جۆرە حاڵەتانە جەژن لە ماڵ و مناڵەکەش تێکەدا
ئەی تەبیعی تر تۆ بەسیتەوە بۆی کە خەڵک بۆلات ناڕوویتە دەرەوە مناڵەکەش ئەبێ بەسێنتن هەموو شتەکان ئەبەسێ بەیەکەوە بەڵام ئەگەر ئەو شتانە احتیاجیوە چکە کە تۆ کەسەکە مردووە خەڵکەکە هاتووە لە دیکە باوەکو جەژن بێ بۆلا نەگۆکوونەوە جەژنە بێ بۆلا شیرینیان بێت نابێت تۆ جەژنە ئینیانکە بێکو شیرینی بجێڕیت و قاوە بجێڕیت و بۆی خەڵکە وەکو جەژن بێ بۆلا نەگۆ تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری مناڵ بن بەوەی تەقەمەنی و بێزاری خەڵکی تر نەکات ئەوە زۆر پێویستە نەک ئەوە لە ڕۆی ڕۆکانی تریشەوە کە کاتێ مناسبێگە بێت تەقەمەنیە چیە تەقێن ینی بۆ مناسبەرگە دەربێت خۆشی سەلامەت نابێت نەخێت کێشە زۆر دروستەکە ئەزڵەن هەم اقتصادیان هەم کێشەی خەڵک ئیزعاجەکەی هەم ئەمە مناسبێگە بێت چیە تۆ تەقەی خۆشی وە یانی کەسەکەڵ بژێراوە پێمان خۆشەوە بۆ تاو چیانی و جێگایە ئیتر بەم تەقەمەنیە هینکەین ئەگەر ئەو شانی نەبناچێتەوە جێگایە ئیتر پێویست ناکە تەقەمەنی بتەقێنێ وەڵامە چییە فڵان کەس چوو بوو بۆ فڵانشە دەنا مبارێکی بێ و بۆ تەوا هیچ پێویست ناکە چی دێ بۆم جەژنە ئەتەوێ ئەم جەژنە چۆن بێت چی ڕێنمایەک دەیە بۆ خەڵک ئەم جەژنەی کەس دڵی خۆش نییە بۆچی دڵی خۆش نییە کەس پاری پێ نییە خەڵک فەخیرە ئێستا هەمووی فەقیرە وڵای دەمیێش کەسێکی پای جەژنی پێ نییە نەبوونی پارەوە کات کە خەڵکی تر ئاوا لە ژیان نەبوونی پارە وە ئەکات حکومە دوای لێ کرد ئەینەوە بیستۆڵم پارە شێ دەکا بە پیا و بەردەکا بە ئەو هەچی ئەندام پەرەکمانە کردی بە پیا و بەردی کرد بە ئەو ئەگەر وەکو پیاوانە پارە بن فەقیر نامێنێ وەکو معاشی تەواو بن فەقیر نابێنێ هەموو یەکێتە ماڵ و حاڵی خۆی پارەی پێ و ژیانی خۆشیە من پار ڕەمەزان ژیانم خۆش بووم ساڵ ژیانم خۆش نییە بۆ کە پارەم پێ نەبوونی موچە و پارەوە سەرکەکەی چێتەوە سەر معاشەکە هەمومان یە بیەن تۆ معاشخۆری و معاشخۆری مێچێتە ماڵ مناڵی خۆی پارەی پێ و شر بۆ مناڵەکان یەکڕێ بەس ئەو پێ نییە بۆ خۆی بکرێ مناڵەکەی باوە بۆ من زەرور ئەم جەژنە هاوکاری فەقیرەکان بکەین بۆی بتوان جەژنێکی خۆش بکەین ینی ئەو پارانەی پارێکە لە خۆمان زیادیان خێرە پێیان دەین بۆ ئەوان خۆمان جەژن بکەن و لە خۆشیە ئەوەی ئیسە بۆ ئەگە تۆ پارە زیابێ دەستی دوو فەقیرگەرە دەستی سێ فەقیرگە ئەو پیاوە دەوڵەمەنە دەستی چوار فەقیرگە دەستی چوار هاتیوگرێ دەستی چوار نوقسانگرێ بە ئەم جەژنە بکوکو تۆ بۆ تۆ لە ڕۆژی عافل لە دەروی وڵاتی بۆ فەقیرەکە لە کوردستانی خۆیان پاری پێ نەبێت کیلۆ چکلێت و خواردنێکی خۆش وڵڵا هەیە کیلۆ جگرێتی پێ نییە مناڵەکەی نێرێڵێ بڕۆ بگەڕە لە کۆڵانە بەشکم شش حەوت جگربین و بیخێنە سەر سینەکە بۆ خەڵک ئەمە ژیانە حکومەت کردی باشە لە جەژنانە بینین زۆر جار مناڵان بە تەخاندنی ترەقە و تەقەمەنی ئەمانە خەڵک بێزارەکەن تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری مناڵەکان من بۆ ئەوی هەم مناڵەکەی خۆی پارێزراو بێ ئەم خەڵکیش بێزار نەکات لەو جەژنەیە کە ڕۆژی خۆش لە ساسە توانی ئەم جەژنە خۆش بێت بەس دایک و باوکە بێ ئاگای لە مناڵ بێت نەبێ با تەقینەوە شت نەکردن ئەوەی کە پارەکەی تێوە مناڵەکەی بڵێ بێ بە شتێ بیخۆ بڵێ لەگە برادەکان تا بچۆ باخی بە دانیشە چاودێری مناڵەکەی بکە مێڵە تێنتی کڕێ مێڵە تەقەمەنی ئەگە کوڕەکەشی کوێ بێت ئەڵێ وڵا ئەوە تێنتێکەوە لەکە ئێ خۆ مێڵە بیکڕێ مێڵە بچێت ناو مناڵ تێتی بتەقێنێ کوڕەکەشی ئەوە نوقسان نابێت چی دێ بۆ جەژنی ڕەمەزان ئەم جەژنە چۆن بکەین ڕێنمایت بۆ خەڵک چیە بە تایبەتی کە مەسەلەی نەخۆشی و کۆرۆنا هەیە ئەم جەژن وڵا بێ پارێزگاریکەین نەخۆشی کۆرۆنا هەیە خۆمان بپارێزین سەردانی یەکتر بکەین بەڵام خۆمان پارێزین لەوەی لە تاوقەکردن و ماسکردن باڵێ تاوقەکردن و ماسکردن نەکەین سەدانی یەکەین و خۆمان پارێزین ئینشاڵڵا پیرۆزبایی لە کێیەکەی جەژنە پیرۆزت لە کێ هەیە جەژنە پیرۆزە لە خۆمان و کەس و کار و خزم و دۆست و هەموو گەلی کورد بەخۆشی دارم ئەم جەژنە بێتە مای خۆشی و خۆشگوزارین بۆ گەلی کورد باشە حاڵەتێکمان هەیە لە جەژنانە ئەبینین هەندێک ماڵ هەیە نۆ جەژنە دەکەن ینی تازیە تازەکەنەوە لە ڕووی دینی شۆمە دروست نییە تۆ چیت هەیە بۆم جۆرە بابڵی ماڵانە کە ئازیزیان لەدەست داوە کە جەژنم وا بکەن ئەم جۆرە دیاردەیە نێڵن تازەی نەکەنەوە بۆی جەژنەکەشان لێ تێک نێت وەڵای ئەمە نەخوا پێخۆشە نە پیاغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم نابێ بکرێ دروست نییە دروست نییە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوێ دروست نییە جەژنی خۆیان بکەن و ئەوە نەکەن لەوە لە جەژنەکە لە خۆیان تێک نەدەن لە ماڵ و مناڵ بە تایبەتی منداڵ کە دڵی بۆ جەژنە خۆشە جەژنەکەی با لێ تێک نەدەن جەژنەکە بەخۆشی بکەن دوای جەژن سەردانی سەر قەبدانەکەن با بڵێن هەرچی ئەەکەن بەس با جەژنەکە و حاڵەتی تێدا باڵێ وایە ڕاستە زۆر ڕاستە چی دێ بۆ دایکان و باوکان کە ئاگداری مناڵەکانیان بن لە جەژنە تەقەمەنی و ترەقە ئەوم جۆرەشتانە نەکڕن بۆ ئەوی خەڵکیش بێزار نەکەن و مناڵەکە خۆشی سەلامە داوا لە دایکان و باوکانەکەم ئەم جەژنە با بە خۆشی بەسەبرن با بە خۆشی بەسەبرن و ئەو تەقەمەنی شر مێڵە مناڵەکانیان بیکڕن چاودێریان بکەم زان لەگەڵ مناڵەکانیان کە بزانن چیەکەم چی ناکەن ئەو تەقەمەنیشانە نەکەن دووبارە جەژنە پیرۆز بێ و هەر لە خۆشییا بن
هیوادارمەم جەژنە بێتە مای خۆشی و خۆشگوزاریم بۆ گەلی کورد بۆ هەموو کوردستان تۆش پیرۆز بێ لە خانەوادە وڵان زۆر سپاس مەمنون. ئەوەی کە بینیتان ڕای هاوڵاتیان بوو لەسەر جەژن من لە ئێستەوە پیرۆزبایی جەژن لە یەک بە یەکتانەکەم لە خانەوادەتان و داواکارم لە خوای گەورە ئەو تاعات و نوێژ و ڕۆژوانەی لە ڕەمانگی ڕەمەزانە کردومانە هەموویمان بە باشی لێوەربگرێت و داواکارمە و کەسانی کە ئەگەر ئازیزێکیان لێ ڕۆیشتووە هەوڵ بدەن پێ بەجەرگی خۆیان بنێن ئەم حاڵەتە دووبارە نەکەنەوە لە جەژنە سەردانی سەرخەبران نەکەن لەبەرەوەی لە ڕوویدین شەو ئەمە دروست نییە و جەژنەکەش لە خۆیان و ماڵ و منداڵەکان تێک نەدەن لەبەرەوەی بە تازەکردنەوەی و تازەیە هیچ بۆ مردووەکە ناگۆڕێ ڕەنگە هەندێک جاریش وەکو مامۆستاکان باسییان کردووە بۆ کارێکی خراپ بێ بۆ مردووەکەمەیان گوناهبار ببێت بەوەی کە تۆم حاڵەتی بۆکەی لە جیاتەوە دوعاەکی خێر یاخود خێرکردنێک بۆ ئەو مردووە ڕەنگە باشتر بێ بووی داواکارم ئەم جەژنە جەژنی خۆشی و کامەرانی و ئاسوودەی هەموو لایەک بێ دووبارە جەژنتان پیرۆز بێ تا بەرنامەیەکتر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ